باوکە خێر ئاپێزانم بەر ژیانە بۆچی لە تۆ بێنەوە بزانە پارەی مەزیەکە. وڵی ئەو ڕۆڵە تۆزێک کێشەی بۆ نامەوە لەبەرەوەی کایان بینیم بەو شخصێتەی خۆمەوە تەعاملیان لەگەڵا کردم و قسەیان لەگەڵا کردم، بەڵام کە کەوتینە قسە پێچوانەکەیانە بینی ڕاستیەکەی ئەو دەورە خۆی بۆ خۆی شتێکی زۆر خۆڕسک بوو، چکە من خۆتان نەزانن کاری مۆنتاژ و یاریدەدەری دەرهێنەر و ئەوانە لەگەڵ کاک حسێن ئیشمانە کرد و بەتایبەتی ئەو درامایش هەر مۆنتاژیش خۆم کردم. ڕۆژێک هاتووتی شخصێتێک هەیە لەو درامایە ئەگەر تۆ بیبینی ئەیکەین، ئەگەر تۆ نەیبینی نایکەین. وتم ئاخرە بێ بزانم چیە، وتی یەک پرسیار نابێ بکەی بەس بڵێ یا ئایا نە. ئیتر من ئیمکاناتی کاک حسێن ئەزانم و ئەزانم چۆنە ئیشەکان بە خۆشحاڵیەوە وتم بەڵام بەڕاستی شتێکی زۆر زۆر گەورە بوو، خۆشم تەسەوڕم ناکرد بتوانم کارێکی لەو شێوە بە کەسایەتێکی لەو شێوە چکە زۆر دوور بوو لە ژیانی خۆمەوە، بەڵام خۆشحاڵیە کە ئێستا ئێوە باسی ئەوواکەنەوە دوای هەموو ساڵە. کاتێککە دەستێشکە ئەوی حەزەکە بەردوو دەستی بۆ ببڕنەوە ئەمە چۆن بوو ئەم حیوارانە چۆن دروست ئەکرا بەو شێوازە کە تێکەڵاو بێت لە ژیانی واقعەوە؟ وڵی سێمسری ڕێک هەوڵیەیە کە شتەکان وەکو ئەوەی کە تۆ خۆتی تا ببینیتەوە، هەموو کەسێک لە کەسەکانی کۆمەلگا کێشەکانی خۆی بینیەوە. ئەو شەریحەی ئێمەش کە ئیشەکانمان بینی ڕێک ژیانی ئەو شەریحەیە بوو، بەڕاستی خەڵک زۆر زۆر بەدڵی و زۆر خۆیان تیا بینیەوە و حەزجەکەم باسیەوە بکەم لەو ئیشانەیە حاجیمەکی یەکێک بوو لە فیگەرە زۆر زۆر سەرەکی و باشەکان کە کاک حسێن ئەتیمادی لەسەر بوو و کاک حسێن زۆر زۆری خۆش ئەویست و ئەشتوین بۆ هەر لایەک ئاهات لە زۆربەی جارەکان ئەوی شەو نامێنمەوە، بەس چون بۆ کەرکک جارێکیان کاک حسێن و تێبێ شەو بمێنیتەوە، تی لەبەرەوەی شاری تۆیە بەسەر چاوشەوە مێنمەوە. کاک ئەحمەد چ حیوارێک لە ڕۆژەی پۆلیسا کە بیرێ ناچێتەوە تا ئێستا؟ وەڵی هیچیم بیر ناچێتەوە، بەڵام حیوارێک هەبوو کە زۆر زۆر خۆم پێکەنینم پێی ئاهاو مامە ڕەشید بەهینمەوە بە ڕەشەی پۆلیسمەوە بە باوکم بڵێ لێک بۆ ناگەم ژنێو بە عوسمانی فیتەر بە کە ئەو پێوتم سەگ باب منیش بە هینێکی کۆمیدیەوە ئەموت زۆر زۆر جوانە بەلامەوە جا حرەکەژەوە بوو لە ژێر لۆرێکەوە هاتمە دەرەوە و حرەکەمانە کرد ئەو ڕاوێ نام شتی تێگرتم. ئەوە هیچێکە لەو شتانەی کە بیرم ناچێتەوە. یەک شتیکەش بیر لە پشتی کامێرەوە ڕوویا من لەو گەراجە کراسێکی وەستاکەم لەبەرە کرد، زەلامێک هاو من پشتم لێ بوو کراسەکەیەوەم لەبەرا بوو، یەک دانەی کێشا بە پشتە منما بە حسابی وەستای حەقیقیەکە کە ئەو ڕمیایەوە من بووم مرد کابرا وتی کاکە وەڵام بزانین بە ئادینی، وتم فەرقی نییە خەینا تۆ تازەیشی خۆ کرد.